بەڵا خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی نەچین لە لای تەوەری سەرەکی ڕۆژمان دیارە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دوایین ڕووپێیی خۆی سەبارەت بە دیاردەی کارپێکردن و واروەها دەرەوزەکردن یاخودەوەی کە پێی دەوترێت سوالکردن لای منداڵ بڵاو دەکاتەوە دیارە بەپێی ئەو ڕووپێویە چەندین ئاماری ئەکرێ بڵین مەترسیداری تێدایە لەسەر پێگەی دواڕۆژی منداڵ لەسەر کەسایەتی منداڵ و هەروەها لەسەر تێکدانی ڕەوشت و ئاکاری منداڵ دیارە کۆمەڵێک ئامار ڕادەگەێنن لەو ئامارانەشەوە دەیانەوێت بگەن بەو بە دەرەنجامێک یاخود بە کۆمەڵێک ڕاستپاردە تاوە کۆمان دەستە ناو دەست بتوانین منداڵ وەکو دنیا جوانەکەی خۆی بپارێزین لە کارکردن لە بازرگانیکردن پێوەی یاخود لە دیاردەی دەرەزە پێکردن بۆ قسەکردن لەسەر ئامارەکان و خستنە ڕووی ئامارەکان میانداری زۆر بەڕێز ئەیوب کەریمان کردو توێژەرە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاگەی و بەخێر بێ کاتت باش کاگە ئەیوب بەگەر بەخێرایی باسێکی هەندێک لەو ئامارانە بکەین کە ئێوە لە دوا ڕووپێیی خۆتان لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پێی گەیشتون و بۆچی ویستان ئەم ڕووپێوی ئەنجام بدەن بەر لەوەی کە باس لە ئامارەکان بازرگانی پێکردن بە منداڵ یاخود بازرگانیکردن بە مرۆڤ ڕۆڵ بکەین و دووەکە بچین ڕاستی نێودەوڵەتی لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە کە بازرگانیکردن بە مناڵیش دەچێتە ئەو چوارچێوەیە ئیستیغلالکردنی منداڵ بۆ مەبەستێکی مادی یاخود گواستنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکی تر دیسان بە هەدەفێکی مادی یاخود ئیستیغلالکردنێکیان بەکارهێنانیان لە کاری لەشفرۆشیدا لە کاری سێکسیدا هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە و لە هەمان کاتە بەپێی ئەو یاسایی کە لە عێراقا بۆ بەرەنگاربوونەوەی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ دەرچووە لە ساڵی 2012 سوالکردن یاخود دەرۆزەکردنیشی وەکو یەکێک لە بڕگەکانی بازرگانیکردن بە مرۆڤ دەستنیشان کردووە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە لە ئێستاە بەتایبەت لە دوای ئەو ڕێژە زۆرەی ئاوارە و پەنابەر هاتوونەتە هەرێمی کوردستانەوە هەستەکرێت کە ڕێژەی سوالپێکردنی مناڵ یا کارکردنی مناڵ لە خوار تەمەنی 15 ساڵەوە کە ئەویش کارێکی نایاساییە و ئەوەش کارێکە کە ئەچێتە مەجای ئیستیغلالکردنی مناڵەوە تەنها بۆ مەبەستێکی مادی خێزانەکان یاخود کەسان و لایەنێکی تر بەکاریانێنن هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەوەی کە ئێمە ئامانجێکی سەرێکیمان لەم کارێکە کردومانە ئەوەیە جارێ بەس بزانین حەجمی دیاردەکە چۆنە قەبارەی ئەم دیاردەیە بەتایبەت لە ناوەندی شاری سلێمانیە ئێمە ڕووپێویەکەمان ئەنجام داوە و بە شێوەیەکی مەیدانی توێژەرەکانمان کارمەندە کۆمەڵایەتەکانمان زیاتر ناو سلێمانیمان بۆیە هەڵبژار لەبەر ئەوەی کە یەکەم ڕێژێکی زۆر لە مناڵانی تیابوو و ئەمە وەکو سامپڵێک ئێمە وەرمانگرتووە وەکو نمونەیەک وەرمانگرتووە ئەکرێ ئێمە ئەم کارەمان لە شارەکانی تریش دووبارە بکەینەوە چونکە گومانی تیانە لە شارەکانی تر ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە ئەم دیاردەیە لەبەرەوە پێویستمان بۆی ئەگەر بمانەوێت لە شارەکانی تریش ئەتوانرێت کاری لەم شێوەیە بکرێت و حەجمی ئەم دیاردەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەستنیشان کرێ کەواتە ئیشەکەی ئێمە لە دوو مەجای زۆر سەرەکیە بۆکە کارپێکردنی مناڵ لە خوار تەمەنی 15 ساڵیەوە کە بەپێی یاسایکاری عێراقی قەدەغەیە و لە هەمان کاتە سوالپێکردنی منداڵ کە بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەوەش ئەچێتە چوارچێوەی کارێکی قەدەغە کراوە بەڵام سەبارە بۆ تەمەنەی کە باس کرد بەڵام بەداخەوە لێسادا ئەبینیم پەیڕۆ ناکرێت ئەم قەیرانی داراییە تا چەند بۆتە هۆکارێکی سەرەکی تر تا بتوانرێت قورسایی لەسەر وەکو با بڵێ مناڵپارێزی کوردستان و هەرێمی کوردستان زیاتر قورس بکات بەدڵنیایی لە هەر یەکێک لە بارودۆخە اقتصادی و ئابووری و سیاسە ناجێگیرەکاندا کێشە و گرفت بۆ کۆی کۆمەڵگا دروستە بێت لە ناویشیان منداڵ قوربانی یەکەمن لە ئەو کێشە و گرفتە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانی کە لە ناو کۆمەڵگادا ڕوادەن بۆیە گومانی تیانەیە کە لە جانبە اقتصادیەکان
تەسیری لایەنی ئابووری خێزانەکان تەسیری هەیە بەڵام ئەمە ناکاتەوەی ئەمە تەنها هۆکارێک بێ بۆ ناردنە دەرەوەی ئەو مناڵانە بۆ سەر هۆکارەکانی تریچێ لە قەیرانی دارایی بەداخەوە بینین زۆربەی ماڵان هەیە گەر باز لە ئاوارەکان نەکەین هەر باز لە ناو ئەندامانی خێزانی ئەم شارە بکەین بەهۆی ئەوەی کە قەیرانی دارە ناتوانێت مناڵەکە بباتە بەرخوێندن ناچارە ئەیبینی علاگەی پێفرۆشە گوڵە بە ڕۆژەی پێفرۆشە ئەمە کێ بەرپرسە چۆن بتوانین ڕێگری بکەین لەوانە بەڵام ئەو هۆکارشمان پێ بڵە جگە لە قەیرانی دارایی چه هۆکارێک تریشەیە دیارە وەکوتم هاوشانی قەیرانی دارایی و هەژاری هۆشاری خێزانەکان ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ناردنە دەرەوەی ئەو مناڵانە بۆ سەر شەقامەکان و کارپێکردن یاخود دەرۆزە پێکردنیان ڕەنگە بەش هێشتا ئەو کللتورە لە لای ئێمەما بێ مناڵەکە لە زووترین کاتە بچێتە بەر ئیشێک بۆ ئەوەی کە یاحتیمات بکاتە سەر خۆی بۆی کە لە پاشە ڕۆژە کارێکی هەبێت ئەمە بۆ خۆی بەشێکی کەوێتە سەر هۆشیاری خێزانەکان بۆ خۆیان و فراغێکی یاسایی زۆرمان هەیە لە ئێستا بەڕاستی بۆ مامەڵەکردن لەگەڵ کەسوکاری لە ئێستا مەبەستە قەیرانی داراییە یاخۆ لەو پێشتریش بەڕاستی ئێمە کێشە و گرفتمان لەو فراغە یاساییە هەبووە یاسامان هەیە تایبەت بە ڕەنگە یاسامان نەبێت لە هەرێمی کوردستانە بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ هێشتا و یاسایی کە لە عێراقا دەرچووە کاری پێ ناکرێت لێرە لە 2012 دەرچوە بەڵام لێرە هێشتا تەزدیق ناکرێت یاخود پەرلەمان کۆنەبووەوە لەسەر کاری پێ بکرێت بە هەر حاڵ ئەم یاسایشمان نەبێ ئێمە یاسای سزاکانی عێراقمان هەیە کە لە ساڵی 1960 دەچوە مادەی 392 باز لەوەکە هەر کەسێک جا خێزانە دایک و باوکە کەسێکی ترەکە سەر و 18 ساڵە مناڵێکی خوار 18 ساڵ بەکارهێنێ بۆ مەبەستێکی مادی ئەتوانرێت سزا بدرێت کە هانیەدا بۆ سوالکردن و سزاکەی بەگرتنە بە غەرامەکردنە تا نزیکی ساڵێکی تایە شتێکی وا ڕوویاوە گەر بە نمونە بۆمان بێنیت وەکو ئەوەی کە جێبەجێکرا بێ تا ئێستا نمونەیەکی وا لە بەردەستی ئێمەیانە بە تایبەتی بۆ ئەم کەیسە زۆرانی کە هەیە بەداخەوە ئێمە لە دامەزراوە یاساییەکانمانەوە کارێکی نایاسایی تر بەرامبەر بە ئەم مناڵانەکەین کە خۆیان قوربانین و ئەم کاری کە ئەیکەن هەڵبژاردەی خۆیان نییە بەڵکو لەلایەن کەسە گەورەکانەوە ئیستیغلالەکرێن گرفتەکە لەوەیە ئێمە لە ڕێگەی دادگاکانەوە مناڵانە نێرێن بۆ چاکسازیەکان بە پێ و ئامارانی کە لە لای ئێمە هەم لە سلێمانی کە لە ساڵانی ڕابردووە خۆشببختانە ئێمە لە ساڵی 2015 کۆبوونەوەیەکمان مناڵپارێزی کوردستان کۆبوونەوەیەکی لەگەڵ لە ناو دادگای سلێمانیا کرد لەگەڵ دادگای نەوجەوانان و داواکاری گشتی و پۆلیسی نەوجەوانان و چاودێری کۆمەڵاتی و هەموو لایەنانەمان کۆ کردەوە بۆ ئەوەی کە لایەنی کە مەگەرە مناڵانە لە ڕێگەی لیژنەکانی قایمقامیەتەوە کۆ ئەکرێنەوە نابێ ببرێنە سژنەوە هەتاکو پەیوەندی بە کەسوکاریانەوەکرێ لە کاتێکە بە پێی یاسا ئەبێ بەس مامەڵە لەگەڵ دایک و باوکەکەیان بکرێ مناڵ نابێ سژن بکرێ یەکێک لەو کارە گرنگانەی کە بەڵێ حتا لە هەولێریش تازەترین ئامارێکە بۆ منیان نردووە بۆ مناڵپارێزی کوردستان کە ئێمە پرۆژەیەکمانە لە مەجای دادوەری نەوجەوانان لە ناو چاکسازیەکان و دادگای نەوجەوانان و پۆلیسی نەوجەوانانە کاری لەسەرەکەین لە مانگی سێوە تاوەکو مانگی 6 تاکو 96 ئەوەی کە ئامارەکە لای منە لە هەولێریش 40 حاڵەتیان کە مناڵیان دەستگیر کردو بردویانەتە ناو چاکسازیەکان کە مناڵی 10 ساڵی تایە خۆی بەپێی یاسە سەنی قانونی یاخود ئەو ساڵی کە پێویستەکە مناڵ مەسئولیەتی جەزایی هەڵبگرێت 11 ساڵە لە هەرێمی کوردستان واتە خۆی ئەمە کارێکی نایاساییە لە دامەزراوەیەکی یاساییەوە بەرامبەر بە ئەو مناڵانە کراوە دووهەمیان ئەوەیە کە ئەبێت لە جیاتی ئەوەی کە لێپێشینەوە لە مناڵەکان بکرێت لە ڕووی یاساییەوە ئەبێ لێپێشینەوە لەگەڵ خێزانەکان یاخودە و کەسانی کە مناڵەکان بەکارێن باشەکە هەمیشە پرسیارێک دێتە ئاراوە دیارە هاوکاران بەردەوام ئامارەکان لەسەر شاشە خەنە ڕۆ ئامارانی کە لە ڕوپیەکە ئەنجام دراوە ئەمێ پرسیارێکی تر بکەم چی بکەین هەنگاوەکان چییە بۆی ئەم ئەرقامانی ئەم ژمارانی کە ئێوە دەستان کەوتووە کاری لەسەر بکرێت ئەمانە بێگومانی ئەوە کوڕەخرای ناوپارێزی کوردستان بە مەترسی ئەزانن لەسەر ئاکار و ڕەوشت و پەروەردەی منداڵ دوجار هەر منداڵە پێ لە ئامارەکەشدا باز لەواکەن بەشێکی زۆری ئەو منداڵانی کە کار دەکەن یاخود کاریان پێدەکرێت یاخود درۆزیان پێدەکرێت منداڵی ئاوارە و پەنابەرەکانن ئایا پێشتر ئەم دیاردەیە نەبووە ئێستا بەهۆی هاتنی ئاوارە و پەنابەرەکان ئەم دیاردەی زیادی کردووە یاخود لەمە لە چی بکەین هەنگاو بنین بۆی کە هەمومان
هەر تاچێک لە ئاست خۆیەوە ڕێگری لەم دیاردێ بکات. وەڵام من بەر لەوەی کە بچینە سەر پێشنیار و ڕاستپاردەکان قسە لەسەرەوە بکەین کە ئەم ئامارانە ئاماری مەترسیدارن و ڕاستە بەشێکی پەیوەندی بە وەکووتمان هاتنی ئەو ڕێژە زۆرەی ئاوارە و پەنابەرەوەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەدەر لەوەش لە کۆمەلگای ئێمەیە هەر ئەم دیاردەیە بوونی هەبووە وجودی هەبووە بۆیە پێویستەکە کارێکی جدی لەسەر بکرێ. یەکێک ئێمە لە ماوەی 15 ڕۆژەکە بە شێوەیەکی مەیدانی لە ناو شاری سلێمانیە توێژەرەکان و کارمەندانی کۆمەڵاتیمان کاریان کردووە 424 منداڵ مقابلە کراون. لەم 424 مناڵە زۆرینەیان مناڵی ئاوارە و پەنابەرن و زۆرینیان خەڵکی باشوور و ناوەڕاستن لە ناو ئاوارە و لە ئاوارەکانە زۆرینیان خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقن واتە زۆربەی زۆری ئەو مناڵانە بەشێکی زۆریان دابڕاون لە خوێندن بەهۆی چی و بەهۆی ئەم کارانەی کەن ڕاستە بەشێکی پەیوەندی بە ئاوارە بوون و بارودۆخی پەنابەریانەوەی بەڵام زۆربیان دابڕاون لە خوێندواتە گرفتی خوێندنیان بۆ دروست بووە گرفتی ئەویان بۆ دروست بووە کە ناتوان گەشە بە توانەکان و ژیانی مناڵی خۆیان بن کە لە یاریکردن دابڕاون لە هەموو ئەو ژیانی کە تایبەتە بە ژیانی مناڵی ئەوانەوە دابڕاون. لە ڕاستیە یەکێکی تر لە گرفتەکانیش بۆی کە زۆر بە کورتی چی بکەین هەنگاوی چی بنین ئێمە لەسەرم بابەتار بەردەوام ببینەوە وڵاتی نەفتانە بابەتێکمان لەسەرم بابەتە بێ تاوەکو پێکەوە بتوانین یەک خاڵی تر ئەم مناڵانە زۆربەی زۆریان ڕوبەڕووی نزیکەی نیوەیان ڕوبەڕووی توندوتیژە بنەوە لە ناو بازارەکان جا توندوتیژەکان جەستەیی بێ دەرونی بێ لە هەندێک حاڵەتە توندوتیژەکان سێکسی بێ ڕوبەڕووی توندوتیژە بنەوە کامەش کارەساتێکی گەورەتر دروستەکە ئەگەر بچینە سەر ڕاستپاردە و پێشنیارەکان چی بکەین بۆ ئەوەی کام دیاردەیە کۆنتڕۆڵکەین. ڕاستی هەدەفێکی گرنگی ئەم پرۆژەی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین بە هەموو لایەکمان سنوورێک بۆ ئەم دیاردەیە دابنین لە ڕێگەی چیەوە یەکەم شتەوەیە کە ئێمە ڕاستی لە دوای ئەوەی کە ئەم ئەنجامانەمان ڕاگەیاند وەرکشۆپێکمان لەگەڵ دامەزراوە ئیداریەکانی سلێمانیە و ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕێکخراوە ناوخۆییەکان کۆمەڵێک کەس و لایەنی تر لە هەر لە ڕێکخراوی مناڵپارێز ئەنجامدا لەو وەرکشۆپەیە گەیشتنە کۆمەڵێک دەرەنجام دیارە بەپێی ئەو دەرەنجامانە ئەبێ ئێمە مامەڵەیەکی باشتر لەگەڵ ئەم حاڵەتەیە بکەین هەماهەنگیکردن لە نێوان پارێزگای سلێمانی و دام و دەستگاکانی ترە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی زۆر گرنگتر ئەوەیە کە نابێت ئەم مناڵانە دەستگیر بکرێن و پێویستەکات کە سوکاریان لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت و هەروە بتوان لە ڕووی میدیاییەوە کە جەنابتان و میدیاکانی تریش ئەمە گرنگە کاری جدی بۆ بکرێت بۆ تەوعیەکردنی خەڵک خاڵێک کە لە هەمویان بە گرنگتر یەزانین ئەوەیە کە ئەبێ خەڵک کۆی گشتی خەڵک تێبگا لەوەی کە ئەگەر 1000 دینار ئەگەر 250 ئەدا بە منداڵێک ئەمە خۆی بەشدارە لە بازرگانی پێوەکردن بە مناڵەیە واتە ئەبێ خەڵک لانی کەم لەوە بوەستێت کە پارە بدا بۆ مناڵانە چونکە ئەو مناڵانە ئەو پارەی کە بە پێی و معلوماتانێک ئێمە بۆ خودی خۆی نیە ڕاستە بەشێکی زۆری بۆ خێزانەکەتی بەڵام ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێت کە بەشێک لەم مناڵانە لەلایەن کەسانی ترەوە بەکارێنرێت کە لە ناوچەی خێزان بەڵێ ئەوەی کە ئێمە لە وەرکشۆپەکەشە و لە ڕێگەی پارێزگای سلێمانیشەوە کە ئەو معلوماتانیان بە ئێمەدا سیارە هەیە و حتاڵێ ڕقەمەکانیمان لەلایە و ئەڕوات و مناڵداانە هیچ دەستگیر نەکراون لە ئێستاکە تا ئێستا وەکو باند بەو شێوازە دەستگیر نەکراون بۆ دەستگیر ناکرێت کاڵی ژمارە هەیە و شت هەیە و بەڵام تاسە ڕەنگە پەیوەندی بۆ بێ ئەوان تەکنیکی خۆیان هەیە بۆ ئەوەی کە چۆن ئەو ژمارانە ئەگۆڕن چۆن لە زووترین کاتە سیارەکانیان ئەگۆڕن ڕەنگە کۆمەڵە تەکنیکە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە نەتوانین کۆنتترۆلی ئەو حاڵەتانە بکەین ئەبێ دەستگای ئاسایش و پۆلیس تۆکمەتر لەسەر ئەم دیاردەیە ئیشکەن بەڕاستی وەکو بابەتێکی گرنگ چاوی لێ بکەن نەک ئەوەی کە تەنها وەکو دیاردەیەکی ئاسایی لێ بڕوانن لایەنی هۆشیاری تاکت کرد ئێستا بۆنمە دیاردەی دەرۆزە پێکردن یاخود کارپێکردنی منداڵ گۆڕاو بۆ نمونە خەڵکێکەیە نازانێت چۆن ئەم بابەتێک لای کاتەوە منداڵێک بەهۆی بنێشت فرۆشتنەوە ئێستا لە ترافیکەکان ئابینی بنێشتێکی پێ ڕەنگە و بنێشتە تاو ئەکسپایر بوو بەڵام بە بیانووی فرۆشتن با بڵێن مامەڵە لەگەڵ خەڵکاکە یاخود دەبەیەکی پێ و جامی ئۆتۆمبیلەکان پاکەکەتەوە کە هەندێک جار
هەندێک ئاکاری نەشایش ئەبینی لە ڕۆشتی ئەم منداڵانەدا یاخود زۆر جار مامەڵەکردنی خراپی کەسانێک لەگەڵ ئەم منداڵانەدا بە پێچەوانەوە یعنی چی بکەین هاوڵاتیان لەوە ئاگدار بکەینەوە هاوکاریکردنی ئەو منداڵانە بەردامیدانە بەو منداڵانە واتە ئەم منداڵە لەوە بەردامە منداڵ کاینێکە ڕەنگە حەزی بە دەستکەوتنی بارە بێ ڕەنگی حەزی بە دەستکەوتنی بڕێک با بڵێن داهات بێ بەڵام چی بکەین خۆمان بەشێک بین لەوەی کە ئەو منداڵانەتەوە هۆشیاریان بکەینەوە کە ئەم کاری تۆی کەینە شیاوە بۆ تۆ ڕاستی ئێمە بەشێکە بێ لەو کارێکە ئاکرێ لەگەڵ مناڵەکانی شاکار بکرێ بەڵام وەکو وتم لە ئەستە یاسایەکەی کە مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانە تەوعیەکردن یا هۆشیارکردنەوەی ئەو خێزانانی کە خودی ئەو مناڵانە بەکارهێنن ئەمە بۆ خۆی ئەتوانرێت کۆنتترۆل بکرێت لە ناو کەمپەکانە تۆ توانیت ئێمە ئێستا بەرنامەمان داناوە لەگەڵ ڕێکخراوەکانە چۆن کار بکەین لەسەرەوەی کە خێزانەکان هۆشیار بکەینەوە لەگەڵ پارێزگای سلێمانیە چۆن ئێمە بتوانین ئەم کارانە ئەنجام بدەین و لە هەمان کاتە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنی شەچی بکەین بۆی کە هەڵمەتێکی هۆشیارکردنەوە هەم بۆ کۆی گشتی خەڵک هەم بۆ ئەو خێزانانەشکە و مناڵانە بەکارێن کە بەڕاستی ئەگەر خەڵک بۆ خۆی هەر بوەستێ لەوەی کە پارە نەدات یاخود ئیستیغلالی و مناڵانە نەکات جارێکی تر و پارەیان پێ بدات ڕاستە ئێمە لە نیەتێکی باشەوە نیەتێکی باشمانێ هەر یەکێک لەو کەسانی کامانەوەی یارمەتی و مناڵانە بەزەیی هاتنەوەیە بە و مناڵانەیە بەڵام ئەبێ ئەوەیان لەبیر بێ کە ئەگەر ئێمە بەردەوام بین لەم کارەمان بەردەوامیە دەین لە بازرگانیکردن و چەساندنەوەی ئەو مناڵانە چونکە ئەو پارەیەکە دەین بۆ مناڵە و مناڵە ئیباتەوە بۆ خێزانەکەی باوکەکەی بەپێی ئەو معلوماتانەی کە لەناو ئەم ڕووپێویە بۆمان دەرچووە بەشێکی زۆر لە باوکەکانی ئەو مناڵانە کە بە نزیکەی نیوە زیاتری و باوکی ئەو مناڵانە بۆ خۆیان لە ماڵەوە دانیشتوون واتە مناڵەکان کارەکەن واتە ئیستیغلالیانەکەن دایکەکان زۆربیان لە ماڵەوە یاخود لەگەڵ خۆیانان و بەکاریانێ یەک داردەیتری مەترسیدار کە ئێستا بۆتە جێگەی باسی بەشێکی زۆر لە میدیاکان ئەو منداڵانی کە لە ترافیک و لە شوێنەکاندا کار دەکەن ئێستا بەداخەوە کە ئەمشاڵم لەگەڵ باندی لەشفرۆشیدا لە هەمان شوێن لە هەمان پێگەدا ئەم کارانە شەکەن دوجار ئەمە چ مەترسێک لەسەر دەبێ ئەومان لە یاد نەچێت و بەردەوام ئەم خاڵە لەبیرمان مناڵە کاچێتە سەر شەقامەکان بۆ ئەم کارانە معڕەزە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفتی زۆر بێتەوە و بەپێی ئەو دەرەنجامێکی ئەمە بۆمان دەرچووە لە 145 مناڵەکان زیاتریشی کە ڕوبەڕووی توندوتیژی بوونێتەوە لەوان توندوتیژی جەستەیی و دەرونی لە 140 ئەو توندوتیژی بەرامبەر بۆ مناڵانەکرێت لەلایەن خەڵک خۆیەوە ئەو خەڵکانی کە لە ناو بازاڕ و لە شوێنی شتێکان کاک ئەیوب من هەمیشە ئەم جۆرە بابەتانە ئەمباتەوە بۆ وتەیەک ئەڵێ هەموو سوالکەری هەژارنی و هەموو هەژارێکیش سوالکەر نییە بەڵام چون بتوانرێ ئەمە چارەسەر بکرێت لە هەمان کاتیشە ئەو مناڵانەی کە بڵێن ئاوارێن لە کەمپەکانە بەکردنەوەی خولەکان بەکردنەوەی هەنێ وەرکشۆپ ئەبێتە هۆی ئەو چارەسەرکردنی ئەم گرفتانە یەکەم ئێمە کۆمەڵە بابەتمان باسی کە پەیوەندی بە هەماهەنگی لە نێوان پارێزگای سلێمان و دەستگای ئاسایش و پۆلیسە کە چۆن لەگەڵ ئیداری کەمپەکانە ئەبێ ئیداری کەمپەکان ڕێک بخرێتەوە و تونتر بکرێ بۆی کە نابێ مناڵێکە لە خوار تەمەنی 15 ساڵەوەیە بە ئاسانی بتوانێت بێتە دەرەوەی کەمپەکە حتا ئەگەر لەگەڵ دایک و باوکیشە بێ چکە بەڕاستی ئاگاداری نێمە بە پێی و دەرەنجامانە بەشێکی زۆری مناڵەکان لە ناو خێزانان یعنی لە ناو خێزانەکانی خۆیان لەگەڵ دایک و باوکیان ناژین یعنی زۆربەی زۆری مناڵەکان لەگەڵ دایک و باوکی خۆیان ناژین و سواڵیان کاریان پێیەکرێت کەواتە ئەبێ ئاگاداریەوە حتا ئەگەر لەگەڵ دایک و باوکیشا بێت ئەبێ دڵنیا بینەوە لەوەی کە ئیستیغلال ناکرێت ئەم مناڵە و کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتەش کارێکی زۆر قورس نییە و ئەتوانێت حتا ئێمە ئیشمان لەسەرەوە کردو کە چۆن بتوانین لەگەڵ سندیکای شۆفێرانیشە ئەوانیش بتوانن بەتابەت کە لە کەمپەکانەوە مناڵەکان دێن لە خوار تەمەنی 15 ساڵەوە هیچ مناڵێک سەر نەخان ئەمە بۆ خۆی کۆمەڵی ڕێو شوێنە ئەگەر خەڵکیش خۆی هۆشیار بێت و پارە نەدات بەو کەسانە چونکە بەڕاستی ئاگادارین تەکنیکی دەرۆزەکردنەکان تەکنیکی سوالکردنەکان گۆڕاوە ڕەنگە بنێشتێکی پێبێ ڕەنگە بێت جامی سارەکەت بۆ پاکاتەوە بەڵام ئەمە شێوەیەکە لە شێوەکانی سوالکردن حتا ئێمە زۆر ورتر بوونێتەوە لە ناوی شەکە جۆری و خواردنێکە و مناڵانە ئەیخۆن لە ناو بازاڕ و لە شوێنە گشتیەکانە
بەشێکە لە نەریتی سوالکردنی نوێ مناڵ هەیە کە مقابلەمان کردو ئاڵێن چۆن تۆ خواردن دەستەکەویان چۆن نانەخۆی بەشێکیانەوە لە بەشێکی زۆریان لە تەکیەکەی ناو بازار نانەخۆن بەشێکیان ئەچن لە ناو چێشخانەکانە ئاو بەرامبەر بە کەسەکانە وەستن بەس بۆی کە هەستیان بجوڵێنن بۆی کە خواردنیان بۆ بکڕن خۆی کۆمەڵێ بابەتن دەرفەتی ترمانە لەسەر شێوازی کۆنتڕڵکردنی ئەم دیاردێ لە نێو شارەکاندا بەتایبەت لە ڕوپی کە ئەنجامتان داوا هیوادارین بتوانین پێکەوە بتوانین کار بکەین لە پێناو کەمکردنەوەم دیاردێ دووبارە سپاس بۆ بەڕێزەی ئەیوب کەریم توێژەر لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەواوی زانەرەکان دووبارە بەخێر بێن خۆشەویستان داوای لێبردنمان هەیە نەمانتوانی بڕگەی وەرزشتان پێشەش بکەین بەهۆی کەمیکاتەوە هیوادارین دەرفەتی تر حەقتان بۆ بکەینەوە بە تەواوی بڕگە بابەتەکانیان بەیانی کورسات نیوز پێشەش کرا تا بەیانێکی تر پێتانەگەینەوە شاد و کامەران بەختەوەربن.